ئەچین لای میوانەکەمان بە سوپاسەوە بەڕێز هیوا عەلی مامۆستای زانکۆمان لەگەڵایە لە شاری هەولێر. مامۆستا هیوا سڵاو لێ بێ، سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. با سەرەتا لەوە دەست پێ بکەین تا چەند گرنگە یەکێتی لە شاری بەغداد بەهێز بێ بۆی داکۆچی لە مافە دەستوریەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکات. بەیانتان باش، سپاسمان هەیە بۆ جەنابتان و بینە لە خۆشەویستەکانی کوردستان بۆ دەستنیشانکردنی ئەم بابەتە وا گەرم و گوڕی خستنە سەر هەڵمەتی هەڵبژاردن و سەرخستنی لیستی یەکێتیمان ژمارە 222. دەمەوێت دەرفەتم بدەن بە باگراوندێک باز بکەین کە مێژووی قوربانی و خەبات و تێکۆشانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە شۆڕەشی نوێەوە تا دەگاتە ئەندازیاری داڕشتنی بەرەی کوردستانی و حکومڕانی لە کوردستان تا دەگاتە ساڵی 2023 بۆ پرۆسەی ئازادی عێراق و پاکردنەوەی دام دەستگاکان و گۆڕین و پەکخستنی ڕژێمی باز تا دەگاتە ڕوبڕبنەوەکانی شەڕی داعش و ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن. ئەوانە هەموو کۆمەڵێک ڕێگان کۆمەڵێ باگراوندی یەکێتی نیشتیمانی کوردستان کەوا لە نزیکەی 50 ساڵی ڕابردوو بەڕابرایەتی ڕەوانشار مامزلال یەکێتی هەموو کار پێیوا بووەکەوە عێراق ئەو وڵاتەیە کە خێر بێرەکەی بۆ هەموو هاو نیشتیمانیانە لە ناویدا پێگەی کورد پێویستە بەهێز بکرێ لەو ڕوانگەیەوە یەکێتی بەشدار بۆ لە داڕشتنی دەستور و یەکێتی و ماڵی مامزەلال و بارەگاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو کار ئەو سەکوێ بووە کە هێز ئۆپۆزیسیۆنەکانی لەخۆگرتووە بۆی هەموو هاوڕابوونێک یاخود سەقبەستنێکی گشتی کە پێشتر هەبووە یەکێتی نیشتیمانی کوردستانی ڕابەرایەتی تەنانەت نەک ناوچەی هەرێمی کوردستان ڕابەرایەتی ئۆپۆزیسیۆنی عێراقیشی کردووە. بۆیە ئەو ڕێگایی کە یەکێتی پێی وایە قوڵای استراتیژی پێکۆژیان و حکومڕانی و چارەسەرکردنی یاخود چەسپاندنی مافە دەستوریەکانمان بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان لە بەغدایە لە ماوەی ڕابردوو بە کارنامەیەکی پێشکەوتوو و بە بەرنمەیەکی سەسپا و کارکراوە. ئەگەر سەیری کەین ئاراستەی بەهێزبوونی پێگەی یەکێتی لە بەغدا لە ئینتخابەکانی ڕابردوو بینیمان، یعنی لە ئینتخابی هەڵبژاردننی ڕابردووی پارێزگاکانی عێراق بوژانەوەیکی زۆر سەوزمان لە شارەکانی عێراق بینی لە هەمان کاتدا بەرەو پێشچوونێکی زۆری یەکێتی لە هەڵبژاردننی ڕابردووی خولی شەشەمین پەرلەمانی کوردستان. ئاسی چاوەڕوانیەکانی خەڵک بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا زۆرە دەبینی لە هەموو شوێنێک بە ئاڵای سەوز بە دروشمی هێزی تۆین لە بەغدا بەرابرایەتی سۆرەگ باوەڵ پێشوازی دەکرێت. دیارە کۆمەڵی ڕوانگە هەیە ئێستا خەڵک تێگەیشتون کە یەکێتی هێزێکی ڕاستەقینەیە لە هێڵی نیشتیمانیە لە هێڵی قوربانیەکانە لە هێڵی چاوەڕوانیەکانی خەڵکدایە و استراتیژێکی هەیە بۆ ڕێخستنەوەی موچە بۆ مەسلەی ئیدارەدانی هاوبەشی حکومڕانی بۆ چەسپاندن و بەدەستێنانی مافە دەستوریەکانمان بۆ گەڕانەوەی ئەو ناوچانەی کە ماوەی چەندین ساڵ سنووری دەستکردیان بۆ دروستکراوەکە نزیکەی 40 خاچی هەرێمی کوردستانە بە ناوچەی کێشە لەسەر و بۆ ناوی کۆمەڵێک ناوچە و ناونیشانی سیرکە لە چوارچێوەی ئەو کارنامە یەکێتیدایە. بۆیە پێشبینی ئێمە لەو زنجیرە کەرنەڤاڵی کە لە چەند ڕۆژی داهاتوو دەیبینین پێشوازێکی گەرمە. خۆشبەختانە یەکێتی ئێستا یەک استراتیژی و یەک ئامانج و یەک هەنگاو دەیبینین کەوا لە هەر هەڵبژاردنێک ڕێکۆردێکی تازە بۆ خستنە بۆ سەردەنگ بۆ متمانەی زیاتر بۆ جەماوەرەکە بۆ دەنجی زیاتر و هەر دەیبینین ئەو بەرنمەیەشەکە لە عێراق پێشوازی لێ دەکرێت و نوێنەرەکانی ئێمە پلان و بەرنامەی ئێمە لە بەغدا پلانێکی جێگیرتر و پێشوازی کراوترە بە بەراورد بۆ پلانانێکی هێزە کوردستانیەکان لە عێراق کاری لەسەر دەکەن. بەڵێ مامۆستا کاتە هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان کاری کردو لەسەر کارنامەی زۆر بەهێز بۆ پاراستنی مافەکانی گەلی کورد و ساڵانە ئەمەش دەبینین و کاریگەریەکانیشی دەبینین لە دوای هەڵبژاردن. و ئەم ساڵیش دڵنیام کارنامەیەکی زۆر بەهێزی ئامادە کردو بۆی کە مافەکانی خەڵکی گەلی کوردستان بپارێزێت تا چەند گرنگە تەواوی هاوڵاتیان و خەڵکی کوردستان چاوکراوە بن و ئەو لایەنە ببینین کە دەتوانێت شەڕ بە مافەکانیان بکە. بەدڵنیاییەوە هاوڵاتیانی کوردستان تا ڕادێکی باش ئێستا چاوکراوەتر بوون هۆشیارترن ڕووداوەکان گۆڕانکاریەکان بە چای خۆیان دەبینین ڕەنگە جگە لە لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان خەڵکی تریش ئەم جارە دەنگ بە لیستەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەدات چونکە کۆمەڵێک دەرفەتیان داوە بە حزبی تر کۆمەڵێک دەرفەتیان داوە بە خەڵکی تر وەکو کاندید ڕەنگە لە ئاستی متمانە و پێویستیدا نەبن
و هەموو ئەو ڕێگانی تاقی کراوە کە لە ڕێگەی خەباتی بەرخودانی نیشتیمانی قوربانیدان تا دەگاتە خەباتی دیبلۆماسی و پێگەی حکومڕانی یەکێتی تاکە هێزە کە دەتوانێت ئەو ژمارە قورسە بێ کە پێداگیری بکات لە سەسپاندنی مافە دەستوریەکان لە بەدیهێنانی ئەو بنچینانەی کە هاوڵاتیان وەکو دامەزراوە نیشتیمانیەکان پێویستیانە و هاوڵاتیان پێویستیانە ئەگەر چەند نمونەیەک باسکەین یەکێتی لە ماوەی ڕابردوو گرنگی زۆریدا بە مەسەلەی ڕێککەوتن لەگەڵ بەغدا و سەسپاندنی مافی هاوڵاتیان و چارسەکردنی کێشەی موچە بەداخەوە لە ماوەی چەندین ساڵە سەرباری ئەو یەکەی ئەمە وڵاتە 18 ساڵە نەفت دەفرۆشین کەچی 2000 نەمانتوانی سوود لە خێروبێری ئەم وڵاتە وەربگرین یەکێت نیشتیمانی کوردستان تێگەیشت کەوا قوڵایی استراتیژی لە بەغدایە و دەبێت ئێمە ڕێککەوین و ئەو شەراکەتە ڕاستەقینەی کە هەمانە لە دەسواتچێوی دەستور کە خۆمان بەشداریمان کردووە دامان ڕشتووە و جگەلەوە مەسلەی پێداچوونەوە بە ڕێزگرتن لە مافی نەتەوەکان و گەڕانەوەی مافی خاوەندارەتی کورسی لە پەرلەمان بۆ نەتەوە پێکاتەکان و گۆڕینی شێوازی بانگشەی انتخابات بۆ شێوازی بازنەکان و بۆ خۆتان ئاگدارن جگەلەوەشکەوە یەکێتی نیشتیمانی کوردستان کاری زۆر گەورەی کرد بۆ مەسلەی گەڕانەوەی قەرەبووکردنەوەی ئەو مادەی 140 و ئەوەی کە پێی دەڵێن بوژانەوەی استراتیژیمان لە ناوچە کوردستانیەکان و دەبینین ئێمە ئێستا پارێزگاری کەرکووکمان لە یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ساڵانێکی زۆر ئێمە قوربانیمان کرد بۆی تەنانەت لە شارەکانی تری عێراق ئێمە نوێنەراتیمان هێناوە کورسی پێویستمان بەدەستێناوە ئێستا تێدەگەین کە لە دەرەوەی جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەرەوەی نەتەوەی کورد چەندین نەتەوەی تر هەن لە شارەکانی تری عێراق دەنجیان داوە بە پێکاتەکەی ئێمە کە دیسی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەنجیان داوە بە کاندیدەکانی ئێمە بۆیە شتێکی ئاشکرایە هیچ بابەتێکی مفازە نییە کە حزبی مام جەلال حزبی ڕێبازی شەهیدان کە پێشەنگ بێ لەسەر ئاسی حکومڕانی لە هەرێمی کوردستان و پێشکەوتنی زیاتر بەدیبێنێ لە بەغدا و ببێتە سەکۆی کۆکردنەوەی تەنانەت هێز عێراقیەکانی تریژە لە هەرێمی کوردستان و عێراقدا. بەڵێ مامۆستا هیوا ئێمە باسمان لە گرنگی بەهێزبوونی یەکێتی کرد لە بەغدا تا چەند گرنگە لایەنە کوردیەکانی تر هاوکار و هەماهەنگ بن بۆ سەرخستنی ئەو نەخشە ڕێگایی کە سەرۆک باڤڵ و لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان دایناوە بۆی لە خولی داهاتووی ئەنجومەنی نوێنەران کاری پێبکرێت کە دوجار لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. بەدڵنیاییەوە بەو تەجروبەی کە هەیە چەندەی کە هێزە کوردستانیەکان و ئەو لیست و قەبارانی کە متمانە بەدەستێنن لە ناو خەڵک دەستنە پەرلەمانی عێراق چەندە نزیک بن لە یەکتری چەندە لە خەمی ئەوە بنکەوە پرۆژەکەیان بە یەک پرۆژە هاوبەشی پێ بکەن لەگەڵ یەکتری پێداگیری بکەن بێکەوە وە جیاوازیەکان ڕاستە لە هەرێمی کوردستان ڕەنگە تۆختر بێ بەهۆی ئەوەی کەوا چەندین انتخابی لە دوای یەک لە هەرێمی کوردستان ڕوویدایە کۆمەڵە گۆڕانکاری نەخوازرا و ڕوویدایە بەڵام بە تەجروبە چەندە لە بەغدا پێکەوە نزیک بین لە یەکتری جیاوازیەکانمان کاڵ بکەینەوە لە پێناو کۆمەڵانی خەڵکی کوردستان و لە پێناو بەهێزکردنی پێگەی کورد لە بەغدا چونکە بەڕاستی ئەگەر هێزە سیاسیەکان لە سواتسی ئەو پرۆژە استراتیژیە نیشتیمانی کە یەکێتی دایدەڕێژێ بۆ خزمەتکردن زۆر جاروێ لایانی سیاسی هەیە باش دەزانێت کە یەکێتی ئەو بەرنامەیە کە پێشکەشی دەکات یاخود ئەو پرۆژه یاسایی کە پێشکەشی دەکات دەیەوێت سەرکەوتنی بەدەستبێنی یاخود سەری بخەوت لۆبی بۆ دروستکە لایانی تر ڕەنگە بە پێچاوانەوە کار بۆ شکستێنانی پێ بکەن و چەندین جاریش ئەو لەمپەرانە دروست بووە کە لە ئەنجامی ململانەی سیاسیەکان و دروستبوونی کەلێن لە ناو پێکاتە سیاسیەکانی نوێنەرایەتی کورد لە بەغدا هەندێک جار فرسەتمان لە دەستداوە هەندێک جار نەمانتوانیەوە بە دەنگێکی بەهێزتر پێگەی کورد لە بەغدا تەسبیت بکەین بەڵام خۆشبەختانە یەکێتی نیشتیمانی کوردستان هەم لە دەست پێشخەریەکانیدا بەردەوام ئەو دەرفەتەی داوە کەەوە حزبەکانی تریش لەگەڵیدا بەشداری بکەن و تەنانەت یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ بەرنامەیەک جێبەجێ ناکات ئەگەر بزانێت لە بەرژەوەندی خەڵکە بەبێ بەشداری پێکردن و دەست پێشخەریکردن لەگەڵ لایەنە سیاسیەکانی تر تەنانەت نەک لەگەڵ لایەنە سیاسیەکانی کوردستانی لەگەڵ عێراقیەکان لەگەڵ هاوپەیمانەکانمان لۆبی گەورە دەکەین لەگەڵ شیعەکان لەگەڵ سونەکان لەگەڵ نەتەوەکان بۆ ئەوەی شەراکەتیشی ڕاستەقینە دروست بکەین و دوازار لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ببیندرێتەوە. بەڵێ دووبارە سوپاس مامۆستا زۆر سپاس بۆی کە ئەمڕۆ میوانمان بووی سپاس بۆ تۆ ئاکەم سپاس بۆ ئێوەش سەرکەوتوو بن سەرکەوتوو بن مامۆستا هیوا عەلی مامۆستای زانکۆی سلێمانی سپاس
کاتی خۆت بێمە بەخشی لە شاری هەولێرەوە سەرکەوتوو بن.